على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة النساء ليجتنا آياتی هشتا لا برا نوتويك دواي خوانوي آياتكان تفسير آياتكان دكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. من يطع الرسول فقد أطاع الله ومن تولى فما أرسلناك عليهم حفيظا ويقولون طاعة فإذا برزوا من عندك بيت طائفة منهم غير الذي تقول والله يكتب ما يبيتون فأعرض عنهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. لا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منه ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا. فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا والله أشد بأسا وأشد تنكيلا. من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها وكان الله على كل شيء مقيتا. وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله كان على كل شيء حسيبا. آتي هشتا دفرمت من يطع الرسول فقد أطاع الله. هر كسك جويرالي أو پیغمبر بك صلى الله عليه وسلم فقد أطاع الله بيقمان أو كسا وك أووا جويرالي خواي قوري كردبت. ومن تولى هر كسيكش پشتی هل کرد لجويرالي كردني تو بقسي توي نكرد فما أرسلناك إما أتوما نناردوا أي محمد صلى الله عليه وسلم عليهم بسريانوا حفيظ کردەوەکانیان بۆ بنووسیەوە یا چاودێریان بکەی. ئیشی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت تەبلیغ و گەیاندنە. تەبلیغ و گەیاندنت کرد کەسی بەرامبەر بەقسێت دەکە یا بەقسێت ناکە لێپرسینەوەکەی و محاسەبەکردنەکەی خوای گەورە سپاردوویەتی بە خۆی و نووسینەکەشی سپاردووە بە مەلایکەتەکان. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت نە دەوری فریشتە دەبینن نامەی کردەوەکانت بۆ بنووسن و هەروەها نە دەسەڵاتی ئەوەشیان پێدراوە لە دنیادا محاسەبە و لێپرسینەوە لەگەڵ خەڵکیدا بکەن. پێغەمبەران و ئەوەی شوێنکەوتەی پێغەمبەرانیش بێ سەلامی خوایان لەسەر بێت تەڵەن دەبێ ئیشی خۆیان وەزیفەی خۆیان وەکو خۆی بکەن بەڵام کە وەزیفەکەی خۆت کرد و کەس بە قسەی نەکردی ئەوە بەرپرسیاریەتەکە لەسەر تۆ لاچووە کەوتۆتە سەر ئەو کەسێک کە پێت گوتووە. من يطع الرسول فقد أطاع الله. هر کەسێک گوێڕایاڵی ئەو پێغەمبەرە بکە صلى الله عليه وسلم فقد أطاع الله بەبێ گومانی گوێڕایاڵی خوای کردووە. ئێستا هەندێک کەس پێیان دەگوترێت بە ناوی قورئانی بوون بانگەشەی ئەوەی دەکەن دەڵێن هەرچی لە قورئاندا
ئیشارەتی پێ نەکرابێ یا باز نەکرابێ ئینسان دەکرێت جێبەجێی نەکات. طبعا ئەوە قسەیەکی زۆر بێمعنایە. ئەوە یەک. دووهەم ئەوەی پێی وابێ قسەی خوا لەگەڵ قسەی پێغەمبەر جیان شتێک ئەگەر بە ئاەت واجب کرابێ حکمەکەی بەهێزترە، واجبیاتەکەی بەقووەترە لەگەڵ ئەوەی کە بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب کرابێ. یا ئەو کەسەی پێی وابێ ئەوەی بە ئاەت شتێک قەدەغە کراوە بەڵام شتێکی دیکەش بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغە کراوە، پێ دوابێ ئەوەی بە ئاەت قەدەغە کراوە قەدەغەیەکەی تاوانەکەی جەریمەکەی گەورەترە لەوەی کە پێغەمبەر قەدەغەی کردووە صلی الله عليه وسلم. ئەوە هەڵە تێگەیشتنە، چونکە هەر کەسێک ئیدعای قورئانی بوونکە، هەر کەسێک بانگەشەی ئیمان بوون بە قورئانکە، قورئان پێت دەڵێ من یطیع الرسول وفقد أطاع الله. خوا هەر بۆ خۆی پێت دەڵێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول. تۆ ئەگەر بە قسەی خوای بکەی دەبێت بە قسەی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. ئەوە یەک. لە هەر شوێنێکی قورئان باسی قورئان کرابێت لەگەڵیدا باسی حکمە و ڕوونکردنەوە کراوە. ئاەت و فەرمودەکانی خوای گەورە تەنها ئیشارەت و ئاماژەن ئەوەی کە دین ڕوون دەکاتەوە بۆ ئێمە فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەگەڵ قەول و کردارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جیاکردنەوەی ئاەت و حەدیث لە یەکتری جەریمەیەکی گەورەیە، هەڵەیەکی گەورەیە و بێدینیە و خەڵک خستنە گومانە لەگەڵ لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی خەڵک دوودڵ بێت، چونکە بە هەزاران شتمان هەیە لە قورئاندا ئیشارەتی لەوانەیە هەر پێ نەکرابێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە و هێندێک شتیش لە قورئاندا ئەوەندە بە کورتی ئیشارەتی پێکراوە ئەگەر بە شەرح و لێکدانەوەی پێغەمبەر نەبێت صلی الله عليه وسلم هیچ کەس تێی ناگا. بۆیە هەر پێغەمبەرێک هاتبێ لە هەر سەردەمێکدا پێغەمبەرەکە بۆ ئەوە هاتووە ئەو شەریعەت و دینەی خوا پێیداوە لەگەڵ ئەوەی کە خوای گەورە دەیخاتە دڵی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بەیەکەوە بیانگەێنێ بە خەڵکی و خەڵکیش هەردووکی بەیەکەوە هەم فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەمیش فەرمانی خوای گەورە، فەرمانی خوا فەرمانی پێغەمبەرەکەی جێبەجێکە. ئەو کاتە ئینسان دەبێتە کەسێکی ئیماندار و کەسێکی مسلمان. بۆیە جیاکردنەوە تەوان فەرقێک کە لە بینی قورئان و حەدیثدا هەبێ ئەوەیە کە قورئان تەوان کەلامی خوای گەورەیە، لەفظەکەی و کەلیمەکانی و حرفەکانی و هەتا فەتحە و کەسرەکانیشی تەوان بۆمان نییە دەستکاریکەین و هیچ پیتێکی قورئان و هیچ شێوازێکی خوێندنەوەی قورئان چۆن لە دەمی پێغەمبەرەوە بیستراوە صلی الله عليه وسلم هەتا ئێستا و هەتا قیامەتیش هیچ کەس ناتوانێت دەستکاری کات و بیگۆڕێ، چونکە کەلامی خوایە و سیفەتی خوایە. بەڵام فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی لە دەمی پێغەمبەرەوە هاتوونە دەرێ خەڵکێک کە عەرەبی دەزانێت و یاساکانی عەرەبی دەزانێت توانیویەتی زۆرێک لە فەرمودەکان دروستکە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەڵام فەرمودەی پێغەمبەر نەبن. ئێمە دەکرێت کاتێک فەرمودەیەک دەبیستین بپرسین فەرمودەکە صەحیحە صەحیح نییە، بەڵام لە قورئاندا ئەو پرسیارە دروست نییە. بەڵام کە پێت گوترا کە زانیت فەرمودەکە صەحیحە بە هیچ شێوەیەکی فەرمودەی صەحیح لەگەڵ ئاەتی خوای گەورە لەگەڵ فەرمانی خوای گەورەدا جیاوازی نییە. ئەوەی کە ئیمانی بە حەدیثێکی صەحی پێغەمبەر نەبێت صلی الله عليه وسلم، ئەوەی کە سەلمێنراوە پێغەمبەر گوتوویەتی لەگەڵ ئەوەی کە خوای گەورە گوتوویەتی هیچ فەرقێکی نییە و هیچ ئیشکال و گرفتێکیش لە فەرمودەی پێغەمبەردا نەماوە صلی الله عليه وسلم. جاران ئەگەر خەڵک هەبوو بێ توانی بێتێ لە سەردەمی نزیک لە پێغەمبەردا صلی الله عليه وسلم فەرمودە هەڵبەستێ فەرمودە بە ناوی پێغەمبەرەوە دروستکە، ئێستا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەمووی صەحیحەکانی بە سەدانی یاسای زۆر 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 ورد طبعا دیاری کراون صەحیحەکان کامانن، لاوازەکان کامانن، هەڵبەستراوەکان کامانن، بەڵام هەر یەکیان نەوعێکن ها بۆ معلوماتان. حەدیثی صەحیح مرتبەیەکە، حەسەن مرتبەیەکی دیکەیە، ئەوەی ضەعیفە مەرج نییە یعنی درۆ بێ. ها حەدیثی ضەعیف جاری وایە هەر کەسەکە لەوانێ دەرخ و لەبەرکردنەکەی لاواز بوو بێ تەنها هەڵبەستراوە گەرزانیت هەڵبەستراوە طبعا واجبە ئینسان بە هیچ شێوەیەکی قبوڵی نەبێت وەکو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەکو قسەی پێغەمبەر. دەنا زۆرێک لە حەدیثە هەڵبەستراوەکانیش قسەی باشن ها قسەی چاکن، بەڵام کاتی خۆی ها لەبەرەوەی خەڵک زۆر زۆر تەقدیری قسەی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم، عالمی وا هەبووە بە نیەتی پاکەوە ها بە نیەتی پاکەوە قسەکەی خۆی بووە
یعنی مامۆستاکەی بووە بەڵام بۆی خەڵک بە قسەیکە لە زیاتەوەی بڵێ ئەمن وام گوتووە یان مامۆستاکەم وای گوتووە و تێت پێغەمبەر وای گوتووە بۆی خەڵکەکە چاتر جێبەجێی کا و تەنفیدیکە بۆی حەدیثی مەوضوعیش معناکانیان مەرج نێ خراپ بێ مەوضوعن تەنها لەوەدا مەوضوعن کە ئیفترا بە دەمی پێغەمبەرەوە کراوە صلی الله عليه وسلم تاوانەکە تەنها لەوەیدایە کە نەدەبوو وا بڵێ دنا جاری وهەیە حەدیثە نەک جاری وهەیە هەرچی حەدیثی هەڵبەستراو هەیە کەم وهشتی خراپیشی تێدا بێ ها بەڵام ئیفترایەکە لەوەیدایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوانەی وای نەگوت بێ بۆی ئاگامان لێ بێ گوێڕایەڵیکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسانە بە گوێڕایەڵیکردنی خوا و خۆشەویستی خوا بۆ عەبد بەسراوەتەوە بەچی بە گوێڕایەڵیکردنی پێغەمبەر ها قل إن كنتم تحبون الله فاتبعوني ئەگەر خواتان خۆش دەبێ دەفەرمێ بەدوای من کەون محەممەد پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو جار خوا خۆشی دەوێ هەنی 1 ملیار جار ئیدعای خۆشەویستی خوای بکەیت هەتا بە قسەی پێغەمبەر نەکەی صلی الله عليه وسلم هەتا بە دوای پێغەمبەر نەکەوی مەحاڵە خوا تۆی خۆش بووێ ئەگەر خواژە تۆی خۆش نەویست خۆشەویستی ئێمە بۆ خوا هیچ قیمەتێکی نییە ها خۆشەویستی ئێمە بۆ خوای بۆ ئەوەیە خواژ ئێمەی خۆش بووێ چونکە خوا بۆ ئێمەی شت پێ دەکرێ وایە خوا دەتوانێت ئێمە لە تنگانە و ناڕەحاتی و سزا ڕزگار کاکۆ ئێمە هیچمان بۆ خوا پێ ناکرێ اینجا حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ها دەفەرمێت كل أمتي يدخلون الجنة إلا من أبى ها دەفەرمێت هەموو خەڵک هەموو ئومەتی من دەچێتە باشتێ تەنها کەسێک ناچێ کە نێوێ ها گوتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ومن أبى چێ هەیە بەهشتی حەز لێ نەبێت چێ هەیە بیەوێ نەچێتە باشتێ فەرمووی من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى ئەو کەسەی بە قسەی من بکە دەچێتە بەهشت یعنی بەهشتی دەوێ هەر کەسێکیش سەرپێچی فەرمانی منی کرد یعنی بەهشتی ناوێ چونکە سەرپێچی کردنی فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسانە بە چوونە ئاگر بووێ ئاگامان لەو ئاەتەی بێ من يطع الرسول فقد أطاع الله هەر کەسێک گوێرایاڵی ئەو پێغەمبەرە بکات صلی الله عليه وسلم بێگومان گوێرایاڵی خوای کردووە ومن تولى هەر کەسێکیش پشتی لە فەرمانی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم فما أرسلناك ئێمە ئەتۆمان ڕەوانە نەکردووە عەلەیهیم تا بەسەریانەوە ببیە حەفیظ چاودێر و پارێزەر وەیەقولونە دەڵێن کێ دەڵێ طبعا منافقەکان دووڕووەکان ئیمان لاوازەکان دەڵێن تاعەتون کاتێک کە دێنەکەن تۆ دەڵێن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قسەت دەکەین چ دەڵێ گوێڕایاڵدین وەیەقولونە دەڵێن ئەوانەی کە دووڕوون یا ئیمان زەعیفن تاعەتون یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم گوێڕایاڵتین بە قسەت دەکەین بەڵام فەئیدا بەڕەزوو کاتێک ڕۆیشتنە دەرێ من عندیکە لای تۆ چ دەکەن بەیەتە یعنی شەوەکانیان بەڕێ دەکەن طائفة منهم کۆمەڵێک لەو دووڕوانە بەچی بەغەیڕ الذی تەقول بە جیاواز لەوەی کە گوتویانە یعنی لە کن پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیاری گوێڕایاڵی پێغەمبەر دەدەن صلی الله عليه وسلم بەڵام کە شەوانە بەتەنیا بەیەکەوە دادەنیشن هەموو نەخشە و پلانەکانیان بۆ ئەوەیە لە ئەمری پێغەمبەر دەرچن صلی الله عليه وسلم لە فەرمانی پێغەمبەر دەرچن صلی الله عليه وسلم کە ئەو سیفەتی دووڕوویە طبعا زۆر خەتەرە مەرزنی هەر لەگەڵ پێغەمبەریش بێ صلی الله عليه وسلم وایە کەسێک ڕوبەڕوو هەرچی زمان لوسی و باشی و خۆشەویستی و چاکەیە بۆتی دەردەبڕێ وایە بەڵام کاتێک کە پشتت تێدەکات و بەجێت دێڵێ ها لەوانەیە بە نەوعێکی دیکە باست کات و تعریفت کە ئەوە دووڕوویە ئەگەر لەگەڵ پێغەمبەریش نەبێ صلی الله عليه وسلم جا خوا دەفەرمێ والله یەکتوب خوای گەورە دەنووسێ کامیان بۆ دەنووسێ ئەوەی لەکن پێغەمبەر بە درۆ گوتویانە یا ئەوەی بە تەنهایی نەخشیان لەسەر کێشاوە نیەتەکە والله یەکتوب خوای گەورە دەنووسێ ما یوبەیتون ئەوەی شەویان پێ بەڕێ کردووە ئەوەی لە شەوێدا نەخشیان بۆ کێشاوە بەڵام فأعرض عنهم ئەتۆ پشتیان تێکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لێیان گەڕێ لەسەر ئەوە سزایان مەدە وتەوەکل على الله پشتیش بەخوا ببەستە یعنی لە نەخشە و پلان و فێڵ و تەڵەکەکانیشیان مەترسە وەکەفا بالله وەکیلە بەسە خوای گەورە کە وەکیلت بێ کار بەڕێکەرت بێت ئیشەکانت بەڕێ بکات و بتپارێزێ لە دەستی دووڕووەکان یان لە دەست هەر کەسێکی دیکە معلومە وایە والله ويقولون طاعة هەمیشە پاداش لەسەر خوای گەورە لەسەر نیەتە ها وایە ئەگەر لەسەر قسە بێ قسەی بەرامبەر بە پێغەمبەریان قسەی چاک بوون های دووڕووەکان زمانیان زۆر لوستر بوو لە ئیماندارەکان زۆر قسەی وەک دەڵێ محبەتی زیاتر و
گوێڕایاڵی زیاتر و مەدح و سەنای پێغەمبەریان زیاتر دەکرد بەڵام نیەتی دڵیان شتێکی دیکە بوو دەیانەویست بەو زمان لوسی و زمان شیرینیەی ئەو نیەتە پیسەی کە لە دڵیاندا هەیە بیشارنەوە کە لە حەقیقەتدا ئینسان ئەگەر لە خۆی ئەمین بێ زۆر پێویستی بە پاکانەکردنێ نییە وایە جارە لە بەرامبەر خوایدا هەر نایەوێ ناوێ خوا بۆ خۆی ئاگای لێتە وایە لە بەرامبەر خەڵکیشدا بەڕاستی گرنگ نیێتەوە بە زمان بیسەلمێنی کە چاکی وایە گرنگەوەی ئینسان بە کردار و بە ڕەفتاری ڕۆژانە بیسەلمێنێ بۆ کەسی بەرامبەر کە چاکەی کەسەکەت دەوێ چونکە بە قسە گوتن بە تەنها هیچ نییە ويقولون طاعة دەڵێن دووڕوەکان لە ئیمان زەعیفەکان طاعەتون گوێرایاڵتین ئەی محەممەد صلی الله عليه وسلم فإذا برزوا من عندك کاتێک دەستنە دەرێ لەکن تۆ بەیەتە لە باتەیەوە هاتوو یعنی شەوەکەیان بەڕێ دەکەن طائفة منهم کۆمەڵێک لە دووڕوەکان غەیڕ الذی تەقول جیاواز لەوەی کە گوتویانە والله یەکتب خوای گەورە دەنووسێ ما یبەیتون ئەوەی لە شەوانەدا نەخشە و پلانی بۆ دادەنێن فأعرض عنهم پشتیان تێکە وازیان لێبێنە چونکە کەسی منافق طبعا ناکرێ سزای دەی بۆ چونکە تۆ حساب بە ظاهر دەکەی وایە وتوكل على الله پشتیش بەخوا ببەستە و لێیان مەترسە وكفى بالله وەکیلە بەسە کە خوای پەروەردگار وەکیلت بێ یعنی کار بەڕێکەرت بێت یان کارەکانت بۆ بکات و بتپارێزێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئەوە بۆچی ئەو بێ ئیمان لاواز و دووڕوانە ورنابنەوە لەو قورئانە ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان بۆچی ورنابنەوە لە قورئان قورئان طبعا خوێندنەوەکەی چەندە گرینگە تەدەبور و لێوردبوونەوەی لە ناوەڕۆکەکەی لەوەی گرنگترە ها وایە ئینسان ئەگەر تەنهاش بخوێنێتەوە زۆر جار باسمان کردووە خێری خوێندنەوەکەی هەردەگاتێ وایە بەڵام ئەگەر لەگەڵ خوێندنەوەکەیدا تەدەبور و بیرکردنەوەش هەبێ وایە ئەو ئاەتانێک بە نمونە باسی ڕەحمەت و میهرەبانی خوان دڵت خۆشکەن ئەو ئاەتانی باسی عەذاب و سزان بتلەرزێنن تۆزێک وایە ئەگەر ئاەتێک فەرمان بوو ئەمر بوو لە دڵدا قەرار دوابێ ئەمرەکەی جێبەجێ دەکەی ئاەتێک بە نمونە نەهی بوو زانیت تا ئێستا ئەو نەهیەت لە ژیانی تۆدا هەیە بڕیار دەی تەرکیکەی زۆر جیاوازە لەوەی کە ئینسان تەنها بخوێنێتەوە بەسەریدا بڕوە بە تایبەتی هەڵپەکردن لە ئێستا کە ڕەمەزانە لەوەی کە ختمی زۆر و لاپەڕەی زۆر و کەلیمەی زۆر بەجێ بێڵی بەڕاستی هیچ ڕوحیەتێک چونکە بۆ دوایت بەجێ نایهێڵێ ها هیچ ڕوحیەتێکت بۆ دروست ناکە خۆ لە ختمی قورئانیمان کەم نییە وەرە لە جیهانی ئیسلامیدا بە مەلاین ختم دەکرێت لە مانگی ڕەمەزاندا وایە بەڵام دوای ڕەمەزان کاریگەریەکەیان چەندە هۆکاری سەرەکی بەڕاستی ئەوەیە کە لەگەڵ خوێندنەوەیدا تەدەبور و بیرکردنەوە لە ناوەڕۆکەکەی نییە کە ئەو بیر نەکردنەوە و ورد نەبوونەوە لە ناوەڕۆکی قورئانەکان لە ئەسڵدا سیفەتی دووڕوەکانە لە ئەسڵی ئەسڵدا ناڵێم ئەوەی ئێستا بیری لێ نەکاتەوە دووڕوویە نا تەبەن پەنا بەخوا بەڵام ئینسان ئەگەر لەگەڵ خوێندنەوەیدا تەدەبور و بیرکردنەوەشی هەبێ ئەو کاتە سیفەتی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە ئاەتی خوای گەورەیان خوێندوتەوە و لەگەڵیدا ورد بوونەتەوە سیفەتی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە ئەندازەیەک قورئان لەگەڵ ژیان و ڕوحیاندا تێکەڵ بووە ها وەسفیان دەکەن دەڵێن هەر یەکەیان قورئانێکی زیندوو بووە بەسەر زەویدا ڕۆیشتووە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قسە نا بە کرداری ڕۆژانەیان تەفسیری قورئانیان دەکرد بۆ چونکە هەر ئاەتێک بۆیان دەهاتە خوارێ سەحابەیەک دەفەرمێت ئیمامی عومەرە پێم وابێ هەر دەفەرمێت هەر ئاەتێکمان لە پێغەمبەر وەرگرت بێ صلی الله عليه وسلم هەتا جێبەجێمان نەکرد بێ نەچووین ئاەتێکی دیکەی لێ وەرگرین بۆیە هەرچی سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەر هەمویان کە وەصفیان دەکرێت دەڵێن قورئانێکی زیندوو بوون و بەسەر زەویدا ڕۆیشتون کە دەچوویە مەدینەی شاعیرێک دەڵێ ینی وەت دەزانی مەدینە پێغەمبەرستانە دەڵێ هەرچی دەدی پێ دوا بوو پێغەمبەرە بۆ چونکە هەر هەمووی قورئانی جێبەجێ دەکرد طبعا کانە خولوقه القورئان ڕەوشتی پێغەمبەری صلی الله عليه وسلم وەکو قورئان وابوو خوای گەورە ڕەخنەیان لێ دەگرێت دەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕون القورئان بۆچی ئەو ئیمان لاواز و دووڕ و منافقانە ورد نابنەوە و تێنافکرن لەو قورئانە ولو كان من عند غير الله خو ئەگەر قورئان لەلایەن غەیری خواوە هاتپایە خوارێ لەوەجدوا دایاندۆزیەوە فيه لەناو قورئاندا اختلافا كثيرا اختلاف يعني پێچەوانە بوون و ناڕێکیەکی زۆر بەڵام هەرچی عەرەب هەیە
بەو هەموو فەساحەت و بەلاغەتەی کە کاتی خۆی هەیان بوو کە تەمان کە پێغەمبەر هات صلی الله عليه وسلم فەساحەت و بەلاغەتی عەرەب لە قیمەدا بووە ها ئێستاش هەرچی کتێبی عەرەبی هەیە شاهیدەکانیان بەڵگەکانیان قسەی شعر و پەخشان و داڕشتنەکانی عەرەبەکانی ئەو کاتین بۆ چونکە لە زمان زانیندا زۆر بەلێغ بوون بەو زمان زانین و بەلاغەت و فەساحەتە بەهێزەی کە هەیان بووە ویستویانە بە هەموو قووەتێک ڕەخنە لە قورئان بگرن بەڵام تا ئێستا کەس توانیوێتی ینی ڕەخنەیەکی مقنع و قەنەعەت کرد لە قورئان بگرێ بێگومان نە ڕەخنەیان پێ لێ گیراوە و نە توانیویشیانە هاوێنە و هاوشێوەی قورئان کەسێکی دیکە بیهێنێت نەک بیهێنێ بتوانێت دەستکاریشی کە ها سەدان جار تەمان لە سەردەمە جیاوازەکاندا دوای نووسینەوەی قورئانیش محاولەی ئەوەی کراوە قورئان کەلیمەیەکی حرفێکی فەتحەیەکی کەسرەیەکی لێ بگۆڕدرێ بەڵام خۆ ئەگەر قورئانەکەشت گۆڕی ئەدی ئەوانەی قورئانیان لە سینگیدایە وایە ها کە ئەو مەحفەل و ئاهەنگانەی دایانبینی ئێستا جاری وایە چەند هەزار کەس لە یەک شاریدا بەیەکەوە مەسەن ئاهەنگی لەبەرکردن و حیفزی قورئانی بۆ دەکرێت وایە کە ئەوە وعدی خوای گەورەیە قورئان ئەگەر لەسەر دەفتەر و نووسینەکانی دەستکاری بکرێت لە سینە و دڵەکاندا بە هیچ شێوەیەکی دەستکاری ناکرێت ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان بۆچی وەرنابنەوە لەو قورئانە ولو كان من عند غير الله ئەگەر ئەو قورئانە لەلایەن غەیری خواوە هاتبا خوارێ لەوەجەدوا فیه دەیاندۆزیەوە لەناو قورئاندا ئیختیلاف ناکۆچی و جیاوازی و پێچەوانە بوونی زۆر جا دەفەرمێت وإذا جاءهم صفەتێکی دیکەیان چۆن بوو وإذا جاءهم أمر کاتێک دەهات بۆیان أمر عنی فەرمانێک خەبەرێک من الأمن سەبارەت بە کەوتنە ئارامی و خۆشی ئیمانداران ئەوی الخەوفی یان خەبەرێکیان بۆ هاتپایە سەبارەت بە مەترسی و ترس دروستبوون و تێکشەکانی موسڵمانان چیان دەکرد سیفەتیان وابوو ئەذاعوا به زوو خەبەرەکەیان بڵاو دەکردەوە بۆچی خەبەریان زوو بڵاو دەکردنەوە تەمان خەبەری خۆشیان لەبەر ئەوەی زوو بڵاو دەکردەوە بۆ ئەوەی خۆیان بکەنە ساحیبی خەبەرەکەی و وا پیشان بدەن کە ئێمەش لەگەڵ ئێوە داین و دڵخۆشین بە سەرکەوتنی ئێوە بۆ ئەوەی نیفاق و دوڕوویەکەی دڵیان بشارنەوە و خەبەرە ناخۆشەکانیش کە تووشی ئیمانداران دەبوون شکستێک بوو ناڕەحەتیەک بوو تنگانەیەک بوو ئەویشیان بۆیە بڵاو دەکردەوە لەبەرەوەی دڵیان پێخۆش بوو ئەوە یەک لە تەفسیرەکانی هۆکارێکی دیکەی ئەوە بوو کە ئەو ئاەتە دوای ئەوەی هاتوۆتە خوارێها کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی فەتحی مەککە بکە هێندێک لە دووڕوەکان تەمەن زانیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتەمای ئەوەیە بچێتە مەککەی و تەمان فەتحی مەککەی بکە خەبەریان نارد بۆ بتپەرستەکانی مەککە بۆ ئەوەی وەک دەڵێ بتپەرستەکانی مەککە بەخۆ بکەون و دیفاع لە خۆیان کەن و پێغەمبەر صلی الله عليه وسلم نەتوانێت فەتحی مەککەی بکە کە تەمان فەتحی مەککەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنەوعێک بۆی چوو سوپایەکی زۆر گەورەی هەبوو بتپەرستەکان لەو کاتیدا نەیان دەتوانێت تەمان ڕوبەڕووی سوپای پێغەمبەر ببنەوە صلی الله عليه وسلم بەڵام هەر چۆنێکی بێت تەمان خوای گەورە لە حاڵەتی شەڕ و بەتایبەتی لە حاڵەتی جەنگی موسڵمانان لەگەڵ کافراندا کاتێک خەبەرێک دێت ئەگەر لە مەسلحەتی موسڵمانان بێ یان لە زەرەری موسڵمانان بێ خەڵکی خوارێ لە خۆیەوە بۆی نییە خەبەرەکەی بڵاو کاتەوە چونکە هێندێک جار خەبەرەکە لەوانەیە خەبەرێکی خۆشیش بێ بەڵام لە مەسلحەتی موسڵمانان نەبێ بڵاو بکرێتەوە بە پێچەوانەوە خەبەری ناخۆشش هێندێک جار هەزیمەت و ورەی خەڵکی دەڕوخێنێ بەڵام دوور و منافقەکان هەردوو خەبەرەکەیان بڵاو دەکردنەوە لە خۆشەکەی و لە ناخۆشەکەش بەڵام هەر یەکەیان بە نیەتێک ها لە هیچ یاندا نیەتیان باش نەبوو لە یەکەم کە سەرکەوتن بوو بۆی بڵاویان دەکردەوە بۆی خۆیان وەک دەڵێ پێ پەردە پۆشکەن ناخۆشەکانی دڵیان پێخۆش بوو زیادە فەرمێت وإذا جاءهم أمر من الأمن کاتێک کە دەهات بۆیان ئەمر یعنی فەرمانێک خەبەرێک من الأمن سەبارەت بە کەوتنە ئارامی و خۆشی و سەرکەوتنی موسڵمانان ئەوی الخەوف یا سەبارەت بە مەترسی و ترس دروستبوون لەسەر موسڵمانان ئەذاعوا به زوو خەبەرەکەیان بڵاو دەکردەوە ولو ردوه خوا دەفەرمێت ئەگەر خەبەرەکەیان گەڕاندبایەوە إلى الرسول صلى الله عليه وسلم بۆ لای پێغەمبەر صلى الله عليه وسلم
وإلى أولي الأمر منهم يا بولاي أو كسي ككار بدستيان بولا خويان برپرس و سەرکردیان بوو لە خۆیان ئەوە لعلمه الذين لعلمه يعني چاک تێدەگەیشتن لە خەبەرەکەی الذين ئەوانەی يستنبطونه منهم کە دەتوانن لە شت ورد ببنەوە لە شت تێبگەن و لە شت حاڵی ببن ولولا فضل الله عليكم خوا دەفەرمێ ئەگەر بەخشش و چاکەی خوا نەبایە عەلەیکم بەسەرتانەوە وەڕەحمەته وەخوای گەورە میهرەبانی لەگەڵدا نەکردبان ئێوە لەتەبعتم الشەیطان هەر هەمووتان بەدوای پلان و نەخشەکانی شەیطان دەکەوتن ئیلا قەلیلە کەمێکتان نەبێ ڕزگاریان نەدەبوو وإذا جاءهم أمر من الأمن كاتك دهاد بويان خبر دنگ و باسك سبارت بكوتنا آرامية أو الخوفية سبارت بكوتنا ترسو لرزوا أذاعوا به أوان زو خبر كان بلاو ذكر دوا ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم أجر قراند بيان وخبرك يعني شاوريان كربات تا پیغمبر صلى الله عليه وسلم خبرك دقيني وإلى أولي الأمر منهم وقراند بيانو بولاي برپرسو سر كردكيان دا بيان دستي برپرسو سر كردكي كي خبركي آشكراكا لعلمه الذين ديان زاني أواني يستنبطونه منهم كدتوان لشد تيبغنو شد وردكنو لشد حالي ببن ولولا فضل الله عليكم ورحمته أجر بخششو تاكي خوانبا ورحمته خوا بزي بيتان دانها تبايوا لاتبعتم الشيطان بدل نيايا وإيو بدواي شيطان دكوتن تنها كمكتان نبي كبدواي شيطانش كوتي يعني سي يعني بدبخد بوي يعني مصيرة سرنجامد وكو سرنجام شيطانية فاشان خوا فرمت فقاتل في سبيل الله بجنگ أي محمد صلى الله عليه وسلم لبيناوي خوا لا تكلف برپرزني إلا نفسك تنها لخود نبي ويا أجر پیغمبر صلى الله عليه وسلم بتاقي تنبا يكس إيماني بينه هنا بايا واجب لسري بتنه شريعة ديني خواهي قورة بلاو كاتو بتسندي لتواناو لدى صلاة داهي ويا هر كامي چيج لئيما هاكا آياتك دبستين حديثك دبستين فرموديك دبستين هر يكي بتنه برپرسل برانبر گەیاندن یا جێبەجێکردن ئەو ئاەتە ئەو حەدیثە ئەو فەرمودەی کە دەیزانی ئەگەر کەس شت لەگەڵدانە بێ بۆ چونکە هەر کەسەی لە دنیادا بەرپرسیارەتی خۆی هەڵدەگرێ و لە قیامەتش تەوان پاداشتی خۆت تەوان نادەی بە کەس فقاتل في سبيل الله بجنگە ئەی محەممەد صلى الله عليه وسلم لە پێناوی خوادا لا تكلف تۆ بەرپرس نی ئەرگبار نی إلا نفسەکە تەنها لە کردار و ڕەفتاری خۆت نەبێ بەڵام لەگەڵ ئەوەیدا کە بۆ خۆت دەجەنگی وحرض المؤمنین حرض يعني هانی ئیماندارانش بدە وایە يعني ئەتۆ کاتێک کە فەرمانێکی خوای گەورەت بۆ باز دەکرێت یا فەرمانێکی خوا دەبیستی تاوان بۆ خۆت دەسەڵاتت بەسەر خۆتدایە وایە دەکرێت بۆ خۆتی جێبەجێکەی و ئەگەر جێبەجێت کرد پاداش وەردەگری بە جێبەجێت نەکرد سزا وەردەگری وایە ئەگەر بۆ خۆت جێبەجێت کرد ئەو جار ئەرکێکی دیکەت دەکەوێتە سەرێ ئەوەیە کە وحرض المؤمنين هاني خلقي بدا جا خلق بقصد دكا بو خودنا يخود لبردستي خود دا بلام اي خلقي تنها قياندنا كلا سرا تنها بيرا قياندنا كلا سرا هانيان دا هاندانش اويك باسي اجرو پاداشتي او شتان بو بكي كدتوي كسكا بيكا نك تنها هاجاري بلي فلانش تواجبه طبعا تنها نا يعني تاكتر بلي واجبه اوش پاداشتكيتي ويا فلانش تقناها أوش سزاكيتي چونك پیغمبر صلى الله عليه وسلم واي كرد وزورتن عسى الله أن يكف بأس الذين عسى الله يعني بدل نيايا وخوا يكف يعني دقريت ورا دقري بأس الذين بأس يعني سزاو أشكنجي أواني كبي باورن لسر إيوه والله أشد بأسا خواي قورا أشد يعني بهيسترا سزاو طولو انتقامكي وأشد تنكيلا وعقوبة سزاكشي سخترا ها اگر کسی که کافر بتوانه ایماندارێک سزا بدا وایە لەوانەیە بتوانێ وایە بەس ئەو سزای کە خوا بۆی ئامادە کردووە یا ئەو سزای کە خوا دەتوانێت بۆ ئەوی بێنێ زۆر بەقوتر و بەهێزترە فقاتل في سبيل الله بجنگە ئەی محەممەد صلى الله عليه وسلم یا ئەی ئیماندار لە پێناوی خوا لا تكلف إلا نفسك تۆ بەرپرسنی ئەرکت لەسەر نییە تەنها ئەرکی جێبەجێکردن ها ئەرکی جێبەجێکردنی خۆت لەسەرە وحرض المؤمنين إيمان داران شان بدا عسى الله أن يكف بأس الذين عسى الله جا
علەما دەفەرمون عەسا بە معنای ئەوەی ئومێدە بەڵام کە خوا بەکاری هێنا یعنی بڕیار ها نابڵێ ئومێد وایە خوا نا بە دڵنیاییەوە خوا یەکوفە ئەگەر بجەنگی و هانی ئیماندارانیش بدەی ها بەو مەرجەی عسى الله أن يكف بأس الذين بدڵنیاییەوە دەگرێتەوە خوای گەورە سزای ئەوانەی کە بێ باوەڕن لەسەر ئیمانداران والله أشد بأسا خوای گەورە سزا و تۆڵەکەی سەختترە لە کافران بۆ ئیمانداران و ئەشد تەنکیلا و ئەو عقوبەشی کە خوا بۆ کافرانی حازر کردووە زۆر زۆر ناڕەحەتترە لەوەی کە کافرەکان لە دەسەڵاتیاندایە بۆ ئیمانداران بیکە من يشفع شفاعة حسنة هر کەسێک يشفع تکا بکە بۆ کەسێک بەڵام شەفاعة حەسەنە بە تکاکردنێکی چاک وایە کەسێک ئیشێکی لێ حاسێ بۆ بنمونە وایە بەڵام ئیشەکەی ئیشێکی خێرە وایە ئەتۆ ئیشەکەی بۆ دەکەی یا تەکلیف لە کەسێک دەکەی ئیشەکەی بۆ بکە وازقە خێری ئەو کەسێک کە ئیشەکەی کردووە لەگەڵ تۆ کە تەکلیفت بۆ کردووە بووی بە هۆکاری ئیشە چاکەکەی وەکو یەک بۆیە ئینسان لە هەر کارێکی چاکەدا ببێ بە هۆکار بەقەدەر ئەو کەسەی کە چاکەکەی دەکا خێرت دەکاتێ بەبێ ئەوەی لە خێری ئەویش کەم بێتەوە ئەو حەدیثەیە ها کە دەفەرمێت من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها هەر کەسێک ڕەچەی کارێکی باشە بشکێنێ خێری ئەو کەسێک کە چاکەکەی بە قسەی تۆ دەکا هەرچی بە دوای ویشدا چاکەکەی بکە خێری هەر هەمووانت دەگاتێ بەبێ ئەوەی لە هیچ کەس کەم بێتەوە من يشفع شفاعة حسنة هەر کەسێک تکا بکە بە تکاکردنێکی چاکە بەڵام تکاکەت تکایەکی باش بێ ڕێگە پێدراو بێ شەرعی بێ ها وازحە یەکن لەهو لەکن یعنی بۆ ئەو کەسەی هەیە کە تکای کردووە نەصیب منها بەشێک لە پاداشتی ئەو کردارە چاکەیە کە ئەنجام دەدرێت وازحە ئەدی ومن يشفع شفاعة سيئة هەر کەسێک تکا بکە بەڵام شەفاعة سيئة تکاکردنەکەی بۆ شتێکی خراپ بێ بۆ شتێکی ناڕەوا بێ بۆ شتێکی نابەجێ بێ ناقانونی بێ یەکن لەهو بۆ ئەو کەسەی کە هەیە کە تکا خراپەکەی کردووە کیفلون منها بەشێک لە سزای خراپەکەی وازحە جا ئەگەر ها بە تایبەتی واستەکاری ئەوەی کە دەکرێت بنمونە بەرپرسێک ئیشی کەسێکی لەکنە ئەگەر تۆ تەکلیفی بۆ بکەی ها تەکلیفەکە ئەگەر ئاسانکاری بێ بۆ کەسە خاوەن پێداویستیەکەی و شتی نابەجێ و ناقانونی تێدا نەبێ تەوان خێرت گەیشتۆتێ کە ئاسانکاریت بۆ کردووە وایە بەس ئەگەر تەکلیفەکەی تۆ ببێتە هۆکاری ئەوەی کەسەکە بێ قانونی بکە وایە بەرتیل و بەرتیلکاری وەرگری حەقی کەسێکی دیکەی بۆ بێنێ حەقی کەسێکی دیکە بخوا ئەو کاتە بەبێ گومانی جەریمە و تاوانت کردو وایە ئەوانەی ماوەسان بە تایبەتی وەستا گەر یەکێک تکات لێ بکە بڵێ تەڵەبەکەم بۆ دەرچوێنە ئەگەر حەقی نەبێ تکاکە چاکە یا خراپە بەس ئەگەر تەکلیفت لێ بکا بڵێ سەعیم بۆ پێ بکە ها بەنمونە سەعی پێکردن تەمان لە قودرەتی ماوەساکە خۆیدایە ماندووبوونی خۆیتی دەیکاتە هۆکار بۆ ئەوەی تەڵەبەکەی زیرەکە وایە بەڵام ئەوەکەی دیکە جا شتی کەشەر وایە ئەگەر کەسەکە لەسەر حیسابی ماندووبوونی خۆی ئیشەکەی بۆ بکە نەک لەسەر حسابی خەڵکی دیکە ئەوە تەوان تکاکە دەبێتە تکای چاک ئەگەر ئیشەکە باش بێ بەعکسیشەوە ئەگەر نادادی و ناعەدالەتی تێدا بێ ئەو کاتە تکاکردنەکەش وەکوکردنەکەی خراپە من يشفع شفاعة حسنة هەر کەسێک تکا بکە بە تکایەکی چاک بۆ ئەنجامدانی ئیشێک جاوە بۆ خۆش تەروایە ئەدیگە بۆ خۆت بکەی ڕاستەوخۆ ئیشێکی چاک بۆ کەسێکی بکەی بێگومان خێر و پاداشتەکە هەر هەمووی بۆ خۆیەتی ئەگەر تکای بۆ بکەی بەشێک لە پاداشتەکەی بۆ تۆیە من يشفع شفاعة حسنة هەر کەسێک تکا بکە بە تکایەکی چاک یەکن له نەصیب منها بۆ ئەو کەسە هەیە بەشێک لە پاداشتی ئەو چاکەیە کە کراوە ومن يشفع شفاعة سيئة هەر کەسێکیش تکایەکی خراپ بکە یەکن له کیفل منها بۆ ئەو کەسە هەیە بەشێک لە سزای ئەو خراپەیە کە کراوە وكان الله على كل شيء مقيتا خوای گەورە لەسەر هەموو شتێک مقید یعنی دەسەڵاتدار و بەتوانایە و هەرچی بێوێ دەتوانێت بیکە آخر ئاەت دەفەرمێت وئیذا حوییتم هەر کاتێک سلامتان لێکرا جاوەش قاعیدەیەکە ئینسان بۆ هەموو شتێکی بکا بە پێوەرها وئیذا حوییتم هەر کاتێک سلامتان لێکرا بتەحیەتین بە جۆرە سەڵاوێک
فحيوا سلامكي لێبکەنەوە بأحسن منها بە چاکتر لەوەی کە لێت کراوە ئەو ڕوودوو هەیە هیچ نەبێ وەک خۆی جوابی داوە وایە جا بازارە تەفسیری ئاەتەکەی کەین ها ئەگەر کەسێک بڵێ ئەسسەلام عەلەیک چاکە بڵێ چیتۆ وعليك السلام ورحمة الله ڕەحمەتێکی بخێ گەڵێ باشە چاکتر ئەگەر بتێ ئاەتەکەی جێبەجێکە یەکەم جار وایە ئەگەر ئەوتێ السلام عليكم ورحمة الله عليكم السلام ورحمة الله بەڕەکاتووی بخێ سەرێ وایە ئەگەر بەنمونە هەر سێکی گوتن تۆ دەکرێت لە زیاتی وەڵامی سەلامەکەی دەیەوە تۆقەیشی لەگەڵکەی وایە وانە ڕوویەکی خۆشی لە بەرامبەر پیشاندەی وایە ئەوە قاعدەیە ها هەر بۆ سەلامکردنەوە نییە هەر کەسێک لە دنیادا چاکەی لەگەڵ کردی لای کەمی وەفا و دینداریت و باشیت ئەوەیە بەقەدەر چاکەکەیوی چاکەی لەگەڵ بکەیەوە وایە ئەگەر لەوی چاکتر بووی لەوی باشتر بووی بە بێگومانی ئەو کاتە پێشبی دەکەویەوە ئەسڵ ئەوەیان هەیە کەم جار خواوامان پێ دەڵێ وەئیذا حوییتم بتەحیەة هەر کاتێک سەلامتان لێکرا بە جۆرە سەڵاوێک فحيوا بأحسن منها جوابی بدەنەوە بە چاکتر یەکێک پێی وتی بەیانیت باش تۆ بڵێ چی باش بڵێ باشتر یا تۆ بڵێ السلام عليك السلام ورحمة بە سەلام جوابی دەوە چونکە سەلام ئەو ڕوودوو هەیە وەک خۆی وەڵامی دەوە إن الله كان على كل شيء حسيبا بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا حەسیب یعنی چاودێرە و لێپرسەرەوە و محاسەبەکەرە بەو معنای هەم لێپرسینەوەت لەسەر دەکات لەگەڵ هەموو شتێک هەمیش پاداشت دەداتەوە بەس یەک ملاحەزەمان ئاگا لێ بێت طبعاً سەلام بۆ هێندەی خێرا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم 20 تانە حەدیثەکە دەفەرمێ کەستان ناچێتە باش شتێ هەتا یەکتریتان خۆشنەوێ وایە دەفەرمێ فێری شتێکتان کەم ئەگەر بیکەن دەبێتە هۆکاری یەکتر خۆشویستنتان وایە دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم وایە سەلام لە بینی خۆتاندا بڵاوکەنەوە هەر ئەو کەسەی بەتەنیشتت داتێتە پەڵێ چەندی فەرقەوەی سەلام دەدەک ئەوەی سەلام ناکە بێگومان جاری وایە کەسەکە لەوانەیە بە مەبەستیش نەبێ لە دڵی خۆتی دەگری وایە ئەگەر بە ڕووخۆشی سەلامت لێ بکە ئەوە یەک دووهەم حەدیثمان هەیە دەفەرمێت ئەگەر جگە لە سەلام ئینسان گەیشتە کەسێکی ئیماندار و مساحەفە تۆقە و مسافەحەیەکی باشی لەگەڵ کرد طبعا پیاو لەگەڵ پیاوی ئافر لەگەڵ ئافرەتی ئاوە طبعا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دوو مسلمان کە دەگەن بە یەکتری و دەستیان دەخەنە دەستی یەکتر خوای گەورە لە ناو پەنجەکانیاندا گوناه هەڵدەوەرێنێ و لە یەکتر جیانا بنەوە تا خوای گەورە لە هەردووکیان خۆش نەبێ بەڵام کام سەلامە معنای کە سەلام لە کەسێکی دەکەی یعنی چی السلام عليك طبعا ناڕۆکەکەی گرنگە کەڵێ السلام عليك يعني ئەی فڵان کەس سەلامەتی لە دەستمنەتۆ سەلامەتی لە زمانم لە دەستم لە چاوم لە گوێم بە هیچ ئەندامێک لە ئەندامەکانی خۆم لە بەرامبەردا خیانەت ناکەم وا کە جوابت دەداتەوە ئەگەر بەڕاستی لە دڵۆ جوابت داتەوە فێڵ لێ نەکات درۆت لەگەڵ نەکا وعليك السلامەکە یعنی ئەتۆش لەلایەن منەوە پارێزراوی وایە چەند خۆشە کەسێک برادێک لە هەموو شتێکی دڵنیابی لە هەموو شتێکی لە زمانی لە دەستی لە چاوی دڵنیابی لەوەی خیانەتت لێ ناکە وایە ئەویش لە تۆ دڵنیابی طبعا بۆیش ئەیگە تۆقەکەی دەکەی طبعا تۆقەکەش پەیمانە عەهدە گرێبەستە مۆر دەکرێت لە بینی دوو کەسەکەیدا یعنی بەڵێن بێ ئەتۆ لە دەستی من پارێزراوی ئەویش بەڵێن دەدا کە ئەتۆش لە دەستی ئەوی پارێزراوی بۆیش طبعا پاداشتەکەی هێندە گەورەیە بۆیە سەلامکردن قاعدەیە طبعا بۆ هەر کارێکی دیکەش ئینسان کە چاکەی لەگەڵ کرا ئەگەر پێی بکرێت چاکتر بێ باشە وەئیذا حوییتم بتەحیەة ئەگەر سەلامتان لێکرا بە جۆرە سەلامێک سەلامی لێ بکەنەوە بە چاکتر یاوەک خۆی وەڵامی دەنەوە إن الله كان على كل شيء بێگومان خوای گەورە بەسەر هەموو شتێکدا حەسیب یعنی چی چاودێرە و پاشان جگە لە چاودێری یعنی لێپرسەرەوەی هەموو شتێک ئەوەی لێپرسینەوە لە هەموو شتێک دەکا لە هەموو کەسێک دەکا چێە خوایە لە قیامەتدا تەمەن مسلمان و کافر لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت وایە بەڵام فەرقی محاسبەی ئینسانی کە لەگەڵ ئیمانداری دەکرێت خوای گەورە لە سوورەتی ئینشقاقدا دەفەرمێت کە باسی ئیمانداران دەکا فەئەما من ئوتیە کتابەهو بیەمینه فەسەوفە یحاسەب حسابا یەسیرا لێپرسینەوەیەکی ئاسان
لێپرسینەوەی ئاسان چۆنە هاخوا لێپرسینەوەی ورد و دقیق لەگەڵ هەر کامێکمان بکە یەک کەس دەرناچێ ها بۆ معلومات بەڵام هاخوا دەفەرمێت لێپرسینەوەیکی ئاسان لەگەڵ ئیمانداری دەکرێت لێپرسینەوە ئاسانەکە چۆنە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەتێ خوای گەورە نامەی کردەوەکانت پیشان دەدا هەر هەمووان دەبینی چاک و خراپ ئەوەی خەڵک پێی زانی بۆ پێی نەزانیوە گوناهی ئاشکرات و نهێنیت و دیار و نادیارت هەر هەمووان دەبینی کە دەیان بینی طبعا هەموو کەسێک ترسێکی لێ دەنیشێ ها پێی وایە کە خوا لەو محاسبەی ڕزگاری نابێ بەڵام کە لێ بوویەوە خوێندیەوە خوای گەورە لێ بینیت بەڵێ دەفەرمێت لاپەڕەکەی هەڵدەوە کە لاپەڕەکەی هەڵدەداتەوە دەڵێ ئەوە بە میهرەبانی خۆم هەموو خراپەکانم بۆ کردی بە چاک ئەوە لێپرسینەوەی ئاسان تەنها عەرضەها تەنها پیشاندانە لەن ئەگەر لێپرسینەوەی حەقیقی لەگەڵ ئینسانی ئیماندار بکرێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە دوعای دەکرد اللهم حاسبني یەکێکە لە دوعا هەمیشەییەکانە اللهم حاسبني حسابا يسيرا خوا لێپرسینەوەی ئاسانم لەگەڵکەی ئینسانی کافریش طبعا لێپرسینەوەی وردی لەگەڵ دەکرێت ئەو بۆیە طبعا هەرچی کافر بێت بە هیچ شێوەیەکی لە محاسبەی خوای گەورە ڕزگاری نابێت ئەگەر سەیری ئاەتەکان کەینەوە من یوطیع الرسول من هەر کەسێک یوطیع گوێڕایاڵی بکە الرسول ئیە و پێغەمبەرە صلى الله عليه وسلم فقط بێگومان ئەطاع گوێڕایاڵی ئەطاع الله گوێڕایاڵی خوای کردووە ومن هەر کەسێک تەوەلا پشت هەڵکە فما ئەرسەلناکە تۆمان نەناردووە عليهیم بەسەریانەوە حەفیظە ببیە چاودێر ويقولونە دەڵێن طاعەتون گوێڕایاڵیت دەکەین فإذا کاتێک بەڕەزوو دەستنە دەرێ من عندیکە لای تۆ بەیەتە شەو بەڕێ دەکەن طائفة منهم کۆمەڵێک لە ئەوان غەیڕە الذی بەجیا لەوەی تەقول دەیڵێن والله خوا یەکتب دەنووسێ ما یوبەیتون ئەوەی شەوی پێبەڕێ دەکەن فأعرض عنهم پشتیان تێکە وتوكل على الله پشت ببەستە بەخوا وكفى بالله بس خوا وكيل كار بريكرد به أفلا يتدبرون أو بوسي وردنا بنوا القرآن لو قرآن ولو أجر كان من عند الله أو قرآن للان غير خوا وبا لوجدوا داندوزيا فيه لقرآن دا اختلاف جوازي كثير زور وإذا كاتك جاءهم ديبويان أمر دنگو باسك من الأمن سبارت بكوتنا آرامي أو الخوف يا سبارت بكوتنا ترس أذاعوا به زوخ هوالك بلاو دكنوا ولو أجر ردوه بيجرنوا إلى الرسول يا جرابانوا إلى الرسول بولاي پیغمبر صلى الله عليه وسلم وإلى أولي الأمر منهم بولاي كار بدستكان لخويان لعلمه بدلنيايه وديان زاني الذين أواني يستنبتونه تواني لشتي قيشتنيان هي لخويان ولولا أجر فضل الله بخشاكي خوانبا عليكم بسرتانوا ورحمته بزي خوانبا بأيوة لاتبعتم الشيطان بدلنيايه وأيوة بدواي شيطان دكوتن إلا قليلة هاكمكتان نبي فقاتل بجنجن في سبيل الله لبيناوي خوا لا تكلف توبر برسني إلا نفسك تنها لخود نبي وحرض هاندا المؤمنين إيمان داران عسى الله بدلنيايه وخوا أن يكف دقريتوا بأس سزاي الذين كفروا أوانيك بباورن والله خوا أشد بهستر بأسا سزاكي وأشد وبهستر تنكيل عقوبي قيامتيكي طبعا بأس بو دنيايا تنكيل بو قيامتيا من يشفع هر كسيك تكابك شفاعة بتكايكي حسنة تاك يكن له بو أو كسي هيك تكاي كردوا نصيب منها بشيك لباداشتي تكاكرنكي ومن يشفع شفاعة سيئة هر كسيك اشتكابك بتكايكي خراب يكن له بو أو كسي كفل منها بشيك لا سزاي يعني تكاكرنكي وكان الله خوا على كل شيء بسر همشتك دا مقيت يعني مقتدر هالي يعني بتوانا بدا صلاة وإذا حييتم كاتك صلاوتان ليكرا بتحية بسلامك فحيوا سلام بكنوا بأحسن منها بساكتر لوي أو ردوها يا وكخوي ولامي دنوا إن الله بيقمان خوا كان على كل شيء بسر همشتك دا حسيب لي برسروا
پاداش دەرەوەی